سڵاوتان لێبێت. لە سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ دوو شوێنی ئامێرەکانی ڕاکێشانی پارە ATM هەن. فەرمانبەران موچەی لێوەرەگرن، بەڵام 964 وێنە یەکێک لەو شوێنانەی گرتووە دەرئەکەوێت ئامێرەکان تێک دراون بۆ یاغی پێداکراوە و شاشەکانیشان تێک دراوە. دیار نییە کەی ئەم کارە کراوە یاخود چێ کردوویەتی، بەڵام دوو کامێرای چاودێری لەسەر ئامێرەکان هەن ڕەنگە لەبێ شتێک دەستپۆلیس بکەوێت. ئەحمەد ڕەمەزان وتەبێژی پۆلیسی ئیدارەی زاخۆ بە 964 وێت تا ئێستا هیچ سکاڵایەک لەسەر ئەم ڕووداوە تۆمار نەکراوە. ئەگەر بانکەکانی خاوەن ئامێرەکان سکاڵات تۆمار بکەن ئەوان بەدواداچون بۆ بابەتەکە دەکەن. سەرپێکی کارانیش دەدەنە دادگا و ڕێکاری یاساییان لە بەرامبەر دەگیرێتە بەر. دوکاندارێکی بازاری قەیسەری هەولێر ئەڵێت جانێکمان لە گەشتیارانە بازار بجوولێن و ئاشکراشی ئەکات گەشتیارەکان لە ناوەڕاست و باشووری عێراق زیاتر هەنجوین و نانەقەیسی شەقڵاوە و گەزۆی سلێمانی ئەکڕن. ئەمڕۆ لە چوارەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا بازاری هەولێر بەگشتی و قەیسەریەکەشی بە تایبەتی بەڕووی هاوڵاتیان و گەشتیاران کرایەوە کە ژمارێکی بەرچاو گەشتیار و هاوڵاتی سەردانی هەولێریان کردووە. وشیار کەمال دوکاندارێکی ناو بازاری قەیسەریە و شیرینی و سەرەزاد دەفرۆشێت، ئەو بە 964 وت بەهۆی هاتنی گەشتیارانەوە بەشێکی دوکاندارەکانی گوزەرەکەیان لە فرۆشتنی پەلیرەوە کردویانە بە دوکانی شیرینی و گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراقیش بە زۆری ڕوودەکەنە هەولێر و هەنجوین و نانەقەیسی شەقڵاوە و گەزۆی سلەیمانیان بەدڵە. هەرچەندە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش نەکرا، بەڵام دوکاندارەکە پێی وایە جەژنی ئەم ساڵ جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ جەژنەکانی پێشتر نییە لە ڕووی هاتنی گەشتیار و فرۆشی بازاڕەوە. ئەوەشی وت جار هێ ژمارەی گەشتیاران زیاد دەکات و جاری باشەیە لە کەمی ئەدات. هەرچەندە ئەم ساڵ بە ناشکری نەبێ بارانێکی ئەوتۆ نەباری و بەرهەمی گەنمیش وەک پێویست نییە، بەڵام بڕیارە سبەینێ لە سلێمانی و ڕۆژی 12 مانگەشت لە هەولێر دەست بە وەرگرتنی گەنمی جوتیاران بۆ وەرزی بە بازاڕکردنی گەنمی ساڵی 2025 بکرێت. بەڕێوەبەرایەتی بازرگانی دانەوێڵی سلەیمانی بڵاوی کردەوە ئەم ساڵ هاوشەوەی ساڵانی ڕابردوو وەرگرتنی گەنم بە ژێرەی ناوچەکانە. سبەی گەنمی جوتیاران لە سنووری هەردوو بەشی کشت و کاڵی پیرەمەگرون و تانزەڕۆوە تا عربەت وەردەگیرێت. لە ڕاگەیاندراوێکیش داماژەیان بەوە کردووە دەبێت جوتیاران بار هەڵگرەکانیان پڕ لە دانەوێڵە بێ و بە یەک ریزیش بوەستن، ئەگەرنا باز بە هیچ بار هەڵگرێک نادرێت. جگەلەوەی پێویستە تەنیا شۆفێری بار هەڵگرەکە بچێتە ژوورەوە بۆ ڕایکردنی مامەڵەکانیان. ئەمەش لە کاتێکدایەکە لە سایلۆی ناحیەی ڕۆڤیای سەر بە پارێزگای دهۆک دەست بە وەرگرتنی گەنمی جوتیاران کرا. قەبارەی سایلۆکەش دەتوانێت تا 40,000 تۆن گەنم وەربگرێت. بەڕێوەبەرایەتی سایلۆکە بڵاوی کردەوە دەست بە وەرگرتنی گەنمی جوتیارانی قەزای شێخان و ناحیەی ئەڵقۆش کراوە. چێشتخانەی باڵا خۆشەکەی فاخیر هەریری لە سلەیمانی لەلایەن لیژنەکانی قایم قامێتەوە داخرا. فاخیر هەریری ئەڵێت مۆڵەتیان تەواو نەکردووە و ئاساییە دایان خستووە، بەڵام ئەو وێنانەی بڵاویان کردوتەوە ناحەقیە و وێنەی شتە فڕێدراوەکانە نەک خواردنەکانیان. فاخیر هەریری گۆرانی بێژ و زنجیرەیەک چێشتخانەی باڵی مریشی لە هەرێمی کوردستان کردوتەوە. ئەمڕۆ لە سلەیمانی لیژنەکانی قایم قامێت چوونەتە سەر لقەکەیان کە لە گەڕەکی بەختیاریە چێشتخانەکەیان داخستووە. هەندێک وێنەشیان بڵاو کردوتەوە کە دەری ئەخات چێشتخانەکە لە ڕووی تەندروستیەوە پابند نەبووە. بەڵام هەریری لە هەولێرەوە قسەی بۆ 964 کردووتی ڕاستە ئێمە مۆڵەتمان نییە لە سلێمانی، بەڵام خەریکین و دوو پارێزەرمان ڕاست باردووە و پارەی پێویستیشمان بۆ تەواوکردنی کارەکان داوە، بەڵام هەر تەواو نەبووە. وتیشی زیاتر لە 60 کارمەند لە چێشتخانەکە کار ئەکەن و ئەمڕۆ بێکاریان کردوون. هەرچەندە 30 کارمەند کارتی تەندروستیان بۆ کراوە، بەڵام هێشتا ماوە ئەوانی تر بۆیان بکرێت کارەکەش هەروایە. هەمیان بەیەکەوە کارتیان بۆ ناکرێت. هەر لەم بارەیەوە گۆران قادر سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایم قامێتی پارێزگای سلێمانی بە 964 وت چێشتخانەی باڵا خۆشەکەی فاخیر هەریری لە سلێمانی نەمۆڵەتی کارکردن و نەمۆڵەتی تەندروستیشی هەبووە. کاتێکی خۆش.